لە هەفاتنەکە ئاشتیێ هەردوو کوریان دگەهینە هەف. عێراق لە پێش هەڵبژارتنên نیشتیمانیە و پێشبینیە گوهارتنên مەزن ناهێکردن. و کەمپانیەکە ناودارە ئەمریکی جلێن تایبەتن ژنên موسڵمانان دێختا بازاران. سڵاو و هیڤین دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji دەنگی ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوە سڵاوتان لێبێت و بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. کۆبوونەوەی نێوان هەردوو ڕێبەرانی هەردوو کۆریا ساتەوەختێکی مێژووی بوو بۆ هەردوو لە ئەم کۆبوونەوەیش لە کاتێکدایە شیانی کۆبوونەوەی نێوان سەرۆک ترامپ و سەرۆکی کۆریای باکوور نزیک دەبێتەوە. سەرۆک ترامپ ئەمڕۆ هەینی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەری ڕایگەیاند شەڕی کۆریا کۆتایی پێدێت و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها خەڵکە مەزنەکەی دەبێت زۆر شانازی بکەن بەوەی ئێستا لە کۆریا ڕوودەدات. دەمەکە دیروکی بوو وەختێ ڕێبەرێ کوریا باکوور کیم جۆن ئۆنگ و سەرۆکێ کوریا باشوور مون جان ئای دەرباسی سنوورێ کوریا باشوور بوون. ئەوە یەکەم جارە لە دەمێ پتر ژە 6 ساڵاندا ڕێبەرێ کوریا کۆمونیست دیگەر ڕێبەرێ کوریا سەرمایەدار کۆم بن و بەحسی ئاشتیە بکەن. سەنگیا کۆمبوونا بلند وێ لەسەر نەهێلانا چەکێ ناووکیە کوریا باکوور بێت. ئەگەر ئەم بەردەوام کۆم بین بەهزر و ڕامانەکایی گرتی ئەم دێ پتر نزیکیەک بین. مە 11 ساڵ ji دەستدان بێ بەرامبەر من هەزراوێ دکرد ئەو بۆ من پڕ هەسیار بوو ئەس 200 مەترا بچم و دەرباسی سنوور ببم. هەردوو کوریا لەسەر ڕاگرتنا تەوایا کردارên dijmindارî لە ئەرد و ئاسمان و دەریایê قایل بوون. سەرۆکê کوریا باشوور hevberê xwe yê Kurya Bakur bi simbula aştiyê nav kir. Li dema rêber Kim Jong-un derbasî hêla devera bêçek bû. Bo yekem car di dîrokê de Pyongyang bû simbola aştiyê û yekgirtinê. Kombûna her du rêbera dêrê xweş bikit bû kombûna çavarêkiriya Serokê Amerîka Donald Trump li meha bêt. Li heftiya borî Serok Trump pesna Serokê Kurya Bakur dabû. Ew bi rastî gelek vekirî bû. Bi bawariya min eva cihêrêzî ye. Li gor eva em dibînin. Çendîn welatên Rojava û Rojhilat pêşwazî li nêzîkbûna her du Kuryan kirin. Hevalbenda Kurya Bakur Çîn dibêjit biryara her du rêberan jîrane bû. Em pesna pêngaveka dîrokî ya rêberê Kurya Bakur û Kurya Başûr dikin. Ev biryareka siyasî ya jîr bû. Em hêvî dikin li hevhatin li ser demeka aştî û aramî peyda bikin. Koçka spî di beyannamekê de ragihand ew bihîvîne danûstandin berdewam bin bû pêşerojeka pir bi aştî li nimçegirava Kurya. Lê ew hêviye bi kombûna Trump û Kim û ji navbirina çekê navûkî û helgirtina cizayan bi ser Kurya Bakur dimîne. Xalid Fetah, Dengê Amerîka. Lê duwazayî mehabê Iraqê diçin helbijartinên niştimanî ku gelek hîvî dikin guhartinên siyasî bên kirin lê qet pêşbîniya derbaskirina sunûrên nijadî û tîreyiyên Iraqiyan nahê kirin. Duh li Washington Institute ji maleka şarezayan ev muştûmer dikir. Emerîkî weke her layanekî dîdê çav li helbijartinên dahatiyên Iraqê bikin ji ber ku piştî guhartinên dramatîkiyên vî welatî tên kirin. Ew guhartin peyda bûn ji encamê derxistina dewleta İslamî Daeş ku pitir ji 2 salan kontrola çend bajarên Iraqê dikir û herwesa rewşa piştî referanduma Herêma Kurdistanê. Egerçî pêşbîniyên panêla Washington Institute ew bûn divan helbijartinan de Iraqî hêlên cudahiyên nijadî, olî û tîreyî derbas nakin lê wê guhartineka bi rengekî dî bînin holê. Gelê Iraq بەتایبەتی زۆرینەی گەلی عێراق کە شیعەن لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ئەمنەوە لە ڕووی ئابووریەوە ئیسفادەیەکیان لە باڵادەستی شیعە نەکردووە بۆیە غەیری ئەوەی کەوا شیعەن و شیعە لە حکومای ئەمە ئامانجێکە هاتۆتە دی بەڵام ئەمە خۆی وەسیلەیەکە ئامانجەکەوەیەکەوە شیعە لە عێراقا خۆش بژی خۆشگوزران بژی خەدەماتی هەبێ ئەمەیان نبینیوە بۆیە ئێستا ینی شارە شیعیەکان دەنگدەری شیعە لە عێراقا ئەویش داوای گۆڕان خوازیەکە ئەویش داوای چاکسازیەکە ئەویش داوای دژایەتی گەندەڵی ئەکا
هەروکو چۆن لە کوردستان دەنگدەری کورد داوای دژایەتی گەندەڵیەکە هەروکو چۆن بۆ نمونە سونە داوای خدمات و داوای ئەمن و ئاسایشەکە شیعیش بە هەمان شێوە بۆیە ئەم هەڵبژاردنەوەکو ئەبینی ماڵی شیعی جیاواز کردو هەروکو چۆن ماڵی کورد جیاوازە ماڵی سونە جیاواز ئێمە 7000 کەسمان هەیە کە شەڕەکەن لە 300 و ئەوەندە کورسی بۆیە ئەمە لەلایەکەوە فەوزایەکی پێوە دیارە بەس خاڵە ئیجابیەکە بەڕای من ئەوەیەکەوە وەکو میلەت داوای گۆڕانکاریەکە داوای خدمات و داوای ئابووری و داوای ئەمنەکە حیزبەکانیش مەجبور بوون کەوا تەنها هەر بەمە شیعەیە کافی نییە هەر بەمەکەوە کوردە کافی نییە بۆیە ئەبێ وەکو حیزب لە انتخاباتە بەشدار ببێ ئەگەرچی ئەمریکا بە ئەشکرەی نەگوتیە کا پشتەوانیە لە چی لایەنی شیعە دەکەتن و دەسەڵاتە بلندە عێراقی پشکاوانە لێگەلک شارەزا باوەڕ دەکەن کاندیدی نێزیکی حەزاوان سەرک وەزیر عەبادیە چونکو بە باوەریا شارەزایان دە عێراقا ژێر ڕێبەراتیاویدا دێ ڕۆڵی ئیرانی هەنێکی کێمتر بە. gelek dûre hikûmeta Amerîka piştevanî ebadî bike. Li şûna hindê hikûmeta Amerîka dê giraniyê dante ser pirêveçûna helbijartineka azad û rewa û di pêra dê piştevaniya eşkere li kandîdekê bike ku niyaza rîforman hebe û heza damezrandina hêzeka ewlehiyê hebe û Iraqê bêlayen bihêle di kêşew nakokiyên herêmê de. پشتی ریفراندۆما جودابوونی ژی عێراقی و ڕەوشە نە لە گۆڕ خۆستەکە کوردان ئێدی باوەری بە ئەمریکا نەمایە و شارەزاین پانێلا واشنگتن ئینستیتیوت دەبێژن دەوێت کورد پشتاخوا بە ئەمریکا گەرم نەکەن لێ دیسان کورد دێ بمینن وەکە هەفسەنگا هێزان دی عێراقیدا. یاکو بەڕاستی ئەمریکا دەبێت بکات لاهەنە ناچار بکەن بە واقعەیەکی ڕازی بن کو عێراق دەدەستێ هەندێک گروپên تایبەتیên عەرەبên شیعەدایە ئەو هەفسەنگا دەسەڵاتی ji bo berjewendiya Îranê guhertiye. Deyan sal û hewlên reş divin heta ew bêt guhertin. Kurdan evên beşekê Iraqê bin. Lê divêt razî bin bi bejdariya xwe û hevbendekê rojava bin bo çavdêriya deselata Îranê. Çavderî siyasiyê navenda Washington Institute Michael Knights bawer dike ku hikûmeta dahatiya Iraqê careka dîdê hikûmeteka her kesî be û hikûmeta neya kesekî be. Boyê meعنayê hemû layen dê têda bejdar bin bi endaman lê çi ji wan layenan digel şirîkên xwe hevbîr nabe li ser pirsên çarenivîsên welatî. û li demê ku helbijartinên Iraqê nêzik dibin pêk hatin olê û nijadiyên deşta Mûsilê gazin da ji her du hikûmetên navend û ya herêmê jî dikin çunku daxwazên wan yan guh nedaye daxwazên wan niha jî wan gazinda hindê heye ku wan kartên dengdanê bi şêwekî durist nîne ji bo helbijartinên bên. Bêguman deşta Mosilê wekû tevaya deverên Iraqê bangeşa helbijartina lêtêtekirin û ya berdewam e. Belê cêwaziya evê deverê gel deverên din ew e ku gelek ol û netewan bi xwevedgirî tin û tevaya pêkhatên deşta Mosilê bi lîst û qewarên cuda cuda bejdariyê di evê prosesê da dikin. Di heman demda gelek kêşe û pirsgirêk bo dengderên deşta Mosilê hatîne dî û bi taybet awaran. وەکی دێژێ کو بەرابتریا خەلکی ڤان ناوچەیە کو پێکهاتانە مە گوت مەدیارجی کرد کو ئاوارە بووینە کو ئاواری پارێزگا دۆکێ بوونە کێشە و گرفتە توان و ئاستانگی کەفتە پێشاوان ئەو ژی کارتە دەنگدەرایە کو هەگەرەکە کارتن دەنگدەرە وەرنەگرتینە و ئامی صوتێت خۆدن ئەو بجێ شخص المناسب في المكان المناسب هەچێ بکێر بێ یێ بکێری ئەوەی بێ ئەمێ صوتێت خۆدنێتی Hinek ji kandîdên deşta Mosilê di evê baweriyê dane ku cêwaziyeka berçaf heye di helbijartinên îsal da û yên borî ji ber ku gelek ji Kiristiyan û êzdiyan koçber bûyne û milmilaneyên siyasî germûgortir lê hatîne li evê deverê. Heke em bên û behsî devera Mîsil bikein birayetmeyet şebek jî digirin Mesîhî ne êzidî ne ew jî dijnê sehel neynewe. Heta noke jî نه حکمت هرمی و نه حکمت عراقی جی او دفره بجدی نستان تأثرنا کارتکرین لمهاته کرن لقناغا بردا او قناغا کو داعش دور داگیر کری او دست خودانه سرگوندن مال دشت موسل اف چنده بوه و کار کوچبریا خلک ما او کارتکرنا برچاف کر لئیرو ام دناورا دولت کوچبر هاتینه گریدان Dê hêta zanî li Sinûrê parêzgeha Mosilê zêdetirî 2.250.000 kesan mafê dengdanê heye.
بەشێکی زۆر ji evê ji marê xelkê deşta neynewan e ji ber vê yekê bi sedan kurên evê deverê xwe kandîd kirîne ji bo Encûmenê Nûnerên Iraqê. Kawa Umer dengê Emerîka, deşta Mosul. لەگەڵ هەر هەڵبژاردنێکدا لەم 15 ساڵەی ڕابردوودا لە عێراق کرابێت دەیان پێشێلکاری کراون و هەروەها وەک لایەنە بەشدارەکانی هەڵبژاردنەکانیش خۆیان دەڵێن فێڵ و تەڵەکەش کراون. ئێستا جێی خۆیەتی بپرسین ئایا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە عێراق بۆ ڕۆژی 12 مانگی 5 چ ئامادەکاریکی کردووە بۆ ئەوەی هەر هیچ نەبێت لە کەمکردنەوەی ڕێژەی فێڵ و تەڵەکەکردندا. ڕزگار حاجی حەمەد جێگری سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕاستەوخۆ لەگەڵ کورد کنێکشنە. کاک ڕزگار سوپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا دەکرێت پێمان بڵیت ئایا کۆمیسیۆن بێ لەو چاودێرانەی بۆ هەڵبژاردن دایانناون هیچ میکانیزمێکی تری هەیە بۆ ڕێگەگرتن لە فێڵ و تەڵەکەکردن لە هەڵبژاردنەکاندا؟ سوپاس بۆ بیرۆکەکان. دیارە ئێمە وەکو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بۆ یەکەمین جارە جیهازی تەستیق نەتایج واتە جیهازێکە کە ڕاستەوخۆ بە شێوەیەکی ئەلکترۆنی کار دەکات، دەنگەکان بە شێوەیەکی ئەلکترۆنی فەرز دەکات بێت بەکارهێنانی دەستی ئینسان، واتە ئەوە ڕێکارێک یاخود ڕگایەکی زۆر باشە بۆ ڕێگریکردن لە دەستکاری و تەزویر و هەموو جۆرە شتێک. بەڵێ جیهازێکی تر کە جیهازی تەحققەکە بیتاقەی دەنگدانمان کارتی دەنگدانمان دروست کردەوە بۆ هەموو دەنگدەرێک کە وێنە و هەموو معلومات و زانیاری خۆیتیایە. ئەوەش ڕێگریەکی ترە کە زارێکی کرد هیچ کەسێک ناتوانێت بەڵێ کاک ڕزگار لایەنەکان و هەروەها کاندیدەکانیش چەندین گازندەیان کردووە سەبارەت بە پێشێلکاریەکانی کە لەم کەمپەینەدا کراون هەتا ئێستا. ئایا کۆمیسیۆن لەسەر ئەمە چ ڕێوشێنێک دەگرێتە بەر؟ ئێمە سەبارەت بە هەڵمەتی بانگەشەی ئەمجارە بەڕاستی کێشە و گیرروگرفت هەبوو، پێشێلکاری هەبوو. ئێمە کۆم بە پێی یاسا کۆمەڵێک ئیجراعاتی گەورەمان کرد، کۆمەڵێک ئیجراعاتمان کردووە بەرامبەر کاندید و هەوارەکان ئەوانەی پێشێلکاریان کردووە، غەرامەمان کردووە و هەروە لە هەمووشی ناخۆشتر کە لەم هەڵبژاردنەی ئەمجارە ڕوویدا لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زیاتر فشاری زۆر شتی زۆر ناڕەوایان دژی کاندیدا ژنەکان کرد کە ئێمە لە هەوڵی ئەوە داین بەڕاست ئەبرین یاسایە یەک. بەڵێ کاک ڕزگار بەشداکانی ژنان بەشێکی ناڕەوە بۆیە ئێمە ڕنگ بێتەن ئەگەر بێت و بە بەڵگەوە لامان بێر قەوارە و کاندیدێک دەستی هەبێ لەو بابەتە لە بۆ کاندیدکردن دووری بخێنەوە. بەڵێ کاک ڕزگار پرسیارێکی تر ئێستا دەزانین عێراق کۆمەڵێک ئاواری تایە بە تایبەتی ئاوارە سونەکان کە بەهۆی شەڕی داعشەوە ئاوارە بوون، دەگوترێت کە ڕەنگە ئەمانە مافی دەنگدانیشیان بفەوتێت. ئایا کۆمیسیۆن چی کردووە بۆ ئەم ئاوارانە؟ ئێمە سەبارەت بە ئاوارەکان لە هەموو خێوەتگا یاخود کەمپەکانی ئاوارە ڕێگە ئاسانکاری تەواومان کردو بۆ دەنگدان، نەکەر ئاوارەی سونە بەڵکو کوردیش ئاوارەی پێ هەیە، یە برایە زیدیەکە پشت و برایە زیدیەکانیشمان ئاواران لە زۆربەی زۆری پارێزگاکان لە پارێزگای دوهۆک لە هەولێر لە سلێمانی هەروەها لە باشووری عێراقی جگەلەوە خەڵکی کەرکووکیش وەروە خەڵکی دووسفۆرماتوش کە سەر لە سەلاحەدینن. دیارە بۆ مەبەستە ئێمە لە ناو کامپی ئاوارەکان ناوەندی دەنگدان و وێزگەی تەواومان کردوێتەوە بۆ هەموو ئاوارەیەک و هەروەها بۆ هەموو ئەوانەی کە لە ناو شارەکانی ئاوارە نوشتەجێ لە ناو پارێزگاکان لە ناو ئەوێش چۆن دەڵێ کە ناوەندی دەنگدانمان کردوێتەوە. واتە هیچ ئاوارەیەکی هەم پارێزگاکانی مووسڵ و سەلاحەدین و کەرکووک و ئەمبار هیچ پارێزگایەک لەو ئاوارانە نامێنێت کە نەتوانێت دەنگی خۆی بدا لە ڕۆژی 12 پێنج هەموو هاوڵاتیانی عێراق بەبێ جیاوازی چی ئەوانەی کە ئاساین چی ئەوانەی ئاوارن هەموو ڕێکار و ئامادەکاری تەواومان کردووە بۆ دەنگدانی خۆی. بەڵێ ڕزگار حاجی حەمە زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە هەرچەندە کاتیشت نەبوو لە ناو ئۆتۆمبیلەوە قسەت لەگەڵاکردین سپاس دەکەین. هون ji bo nûçe pêzanîn û şahî diçin ku dengê Amerîka em li cihê bûyerê ne nûçeyên giring ji bo we dişopînin bi YouTube û Facebook û Twitter'a xwe ya Kirmancî û Soranî. Bername siyasî, hunerî û ronakbîrî bernama Kurd Connection di NRT TV de dikarin li televîzyon û radyoya pişka Kurdiya dengê Amerîka bişopînin û guhdarî bikin. Hemî platformên mîdyayên pişka Kurdiya dengê Amerîka di xizmeta we dane we ciyek rast hilbijartiye. Dengê Amerîka jê dere herî bawer pêkirî.
وەزیرێ دەرڤەیە ئەمریکیە کونو هاتی دەست نیشانکردن مایک پامپیۆ لە بروکسلا ji بۆ civîna NATO. پامپیۆ li yekem erkê xwe weka wezîrê derve çi daxuyانî nedan rojnamevana ew beref civînê birêket çendemijbêran piştî sûn xwarina wî duh pêşan bûye. Wezîrên derveyên hevbendiya NATO di civin weka amadekariyan ji bo civîna bilinda rêberên hevbendiyê li meha heft piştî civîna NATO. Pompeo dê seredana rojhilata navîn bike û rêketina navokî bi Îranê ra dê naverokê civînên wî be digel rêberên Erebistana Siûdî, İsraîl û Urdinê. سەرۆک ترامپ ڕخنەکانی خۆی دووپات دەکاتەوە لە ڕێککەوتنی ناوکی لەگەڵ ئێران لە کاتێکدا یەکێتی ئەوروپا هەوڵ دەدات بڕوا بە بەڕێوەبەراتی ئەمریکا بهێنێت کە لە ڕێککەوتنەکەی ساڵی 2015 نەکشێتەوە. لە هەمان کاتیشدا ئێران وەکو لایەنێکی ئەو ڕێککەوتنە دەڵێت ئامادە نییە و توێژ لەسەر ڕێککەوتنێکی نوێ بکات. لە گوتاری خۆی چوارشەمە لە کۆنگرس ماکرۆن لەسەر نێوەڕۆکی ڕێککەوتنی ناوچی ئێران پێداگرت داوای لە یاسادانەران کرد مسۆگەری بکەن کە ئەمریکا لە ڕێککەوتنەکە نەهێتە دەر. سەبارەت بە ئێران مەبەستی ئێمە ڕوونە. ئێران نابێت هەرگیز خاوەنی چەکی ناوەکی بێت. نەک ئێستا، نەک لە ماوەی 5 ساڵی تر، نە لە ماوەی 10 ساڵ هەرگیز. بەڵام باوەڕی وایە سەرۆک ترامپ ئەمریکای لە ڕێککەوتنەکە دێنێتە دەر بەم جۆرە گرژی دەخاتە نێو مەسلەی ناوچی ئێران. داوای کرد کە ڕێککەوتنی نوێ لەگەڵ ئێران لەسەر مەسلەی تاقیکردنەوەکانی ناوچی و خۆ تێگەلاندنی لەشکری لە سووریا، یەمەن، لوبنان و عێراق بکەن. بەڵام ئەوە ڕاستە بڵێن کە ئەو ڕێککەوتنە چارەسەری هەموو نیگەرانەکان ناکات. ئەوە ڕاستە، بەڵام ئێمە نابێت بێ ئەوەی شتێکی کاریگەر و بەبایەخمان بە جێگای ئەو ڕێککەوتنە هەبێت دەستی لێ هەڵبگرین. ترامپ لەسەر هەڵوەستی خۆی سوورە کە ڕێککەوتنی ناوچی ئێستا کاریگەریی و توێی نییە. ڕێککەوتنێکی خراپە، قوارێکی خراپی هەیە، ئەوە سەرناگرێت. قەت نەدەبووە ئەو ڕێککەوتنە کرابایە. لۆمە دەخەمە سەر کۆنگرێس و سەر خەڵکانێکی زۆر. ترامپ لە نێو ئەو کەسانەی ڕێککەوتنی ناوچیان مۆر کردووە تەنیا ماوەتەوە و هەروەها چوارشەمە بەرپرسی سیاسەتەکانی دەرەوەی ئەوروپاش دزەختی کرد کە پارێزگاری لە ڕێککەوتنەکە بکرێت. سەرۆک ماکرۆن لە کۆشکی سپی بەڕوونی وتی کە باوەڕمان وایە جێبەجێکردنی بە تەواوی ڕێککەوتنەکە کارێکی سەرەکی بۆ ئاسایشی ئەوروپیەکانە و بۆ ئاسایشی هەرێمەکە و ئەوروپیەکان لەسەری بەردەوامن. ئەمریکا دەڵێت بەڵگەی هەیە کە ئێران لە ناوچەکە ئاژاوە دەنێتەوە. لێرەدا بەڵگەی ڕاستەقینە سەبارەت بە سازکردنی چەکی نایاسایی ئێران هەیە کە لە ئاکامی هێرشی لەشکری ڕاستەوخۆ بۆ سەرهاوپەیمانی ئێمە لە هەرێم کۆکراوەتەوە. لە پشتەوەی من چەندین پارچەی نمونەی هێرشەکە هەیە. ئەو پارچانە هی موشکێکن کە حوسیەکان هاویشتویانەتە عەرەبستان و ئێران بۆی دابین کردوون. ئەو بەڵگانە حاشا هەڵنەگرن. هەروەها ڕوحانی لە ماوەی سەردانی بۆ شاری تەورێز بەرەنگاری خۆی بەرامبەر بە هەڵوێستی ترامپ ئاشکرا کرد و گوتی پێشتر لەگەڵ ماکرۆن لەم بارەوە قسەی کردووە. بەڕاشکایی پێم گوتووە کە ئێمە تەنانەت ڕستەیەک بە ڕێککەوتنەکە نەزیاد دەکەین و نەکەم. ڕێککەوتنی ناوکی هەر ئەوەیە. ترامپ لە کۆنفرانسێکی هاوبەشی ڕۆژنامانی لەگەڵ ماکرۆن پەیامێکی جددی بۆ ئێران نارد. ئەگەر ئێران لە هەر ڕێگایەکدا هەڕەشەمان لێ بکات، ئەوان نرخێکی ئەوەندە زۆر دەدەن کە کەم وڵاتە ئێستا بەسەری هات بێت. خانمی مەرکێل هەینی لە سەردانێکدا بۆ کۆشکی سپی هەڵدەدات دوای سەردانی مەکرۆن ترامپ بە قەناعەت بگەێنێت کە دەست لە ڕێککەوتنی ناوچی هەڵنەگرێت. و لە چەند مەهێن داوی لی ئیرانی چەندین خۆپیشاندان لە دەرڤەی باژەڕان و دناو جواکین جوداجودادا هاتن کردن و ئەو جواک دەهاتن ناسکردن وەکە پشتەوانین کۆمارە ئیسلامی. گەنجە چالاکەکانی بواری سیاسی دەنگی ناڕەزایەتی خۆیان بەرز دەکەنەوە لەسەر سیاست و کۆمەڵایەتی و ئابووری وڵاتەکە. ئایا ڕەهەندەکانی گۆڕان لە سیستەمی سیاسی ئێران چین؟ خۆپیشاندانی ناڕازیان لە هەندێک لە شارەکانی ئێران و بە شێوازگەلی جۆرا و جۆر بەردەوامە. لەگەڵ ئەوی خۆپیشاندەران لە زۆربەی شارەکان بە توندی و بە خێرایی لەلایەن هێزە ئاسایشیەکانەوە سەرکوت دەکرێن، بەڵام بەردەوامی کێشەگەلی کۆمەڵایەتی، ئابووری، ژینگە، ئاو و هەروەها کێشە کەمایەتیەکان بووەتە هۆی بەردەوامی بەرەنگاری خەڵکی ناڕازی و دەسەڵاتی سیاسی. خاڵی بەرچاوی جیاوازی ناڕزایەتەکانی ئەم دوایەنی ئێران لە بەراورد لەگەڵ ناڕزایەتەکانی ساڵانی پێشوودا بەشداری بەرچاوی چینی هەژار لە خۆپیشاندانەکاندایە وەک ئەوەی زۆر بە بەربڵاوی لە زستانی ساڵی پاری هەتاوی دابینرا. ئایا کۆماری ئیسلامی دەتوانێت ناڕزایەتەکانی چینی هەژاریش وەک چینی مامناوەندی کنترۆل بکات؟
ڕاستەکەی ئەوە لە وڵاتێکی 8 میلیۆنیدا کە 26 میلیۆنی لە هەژاریدا دەژین دەسەڵاتی سیاسی بە سەرکوتکردن ناتوانێت بەردەوام بێت. حکوومەت یان دەبێت ڕەوشی ئابووری بنەڕەتی بگۆڕێت یان دەسەڵاتی سیاسی دابش بکات کە هەموو خەتاکان نەکەوێتە سەر دەسەڵات. بەڵام کۆماری ئیسلامی ناوێت هیچ کام لەم کارانە بکات. لە هەلومەرجێکدا کە دەسەڵات ئامادە نیە هەنگاوی ڕاستەقینە بۆ چاکسازی هەڵبگرێت، ناڕازیەکان تا چەند دەتوانن بەردەوام بن. بەخصوص شارهای کوچکتر بەتایبەت لە شارە چکولەکاندا شارە سنووریەکان لە ڕاستیدا و گەنجانەی هاتوونەتە سەر شەقامەکان هیچیان لە کیز ناچێت. پێم وایە ئێستا ڕۆژەکە نەگەشتۆتە و ئاستەی بۆ دەسەڵات کۆنتترۆل نەکرێت، بەڵام ناڕزایەتیەکان بەردەوامن و بە خێرایی خەریکە دەگەنە و ئاستەی کە ئیتر ناڕزایەتیەکان کۆنتترۆل و سەرکوت ناکرێن. هەندێک لە چاودێران دەڵێن بەردەوامی ناڕزایەتەکان دەتوانێت بێتەوەی ئەوە سوپای پاسەران لە کاردانەوەدا بە تەواوی کۆمەلگا کۆنتترۆل بکات. من شخصا فکر میکنم من پێم وایە ئەگەر سوپای پاسداران بیەوێت و پێی وابێت کاتیاتوە دەست بەکار دەبێت. یەکێک لە ترسەکانی من لە ئەوەی خۆپێشاندانەکان لە کۆنتترۆل دەربچن ئەوەیە کە چۆن سوپا دێتە سەر شەقامەکان و لە کۆتاییدا بزوتنەوەی خەڵک لە ئێران دەبێتە هۆی کودەتای سوپا و میلیتارزەکردنی کۆمەلگا. بەڵام ئەگەر سوپای پاسداران دەسەڵاتی سیاسیش بگرێتە دەست چەند دەتوانێت لە کۆنتترۆلکردنی کۆمەلگا و ناڕازیان سەرکەوتوو بێت. سوپای پاسداران وەک پارێزەرانی مەلاکان لە ئێران پێکاتن. ئەگەر مەلاکان لەگەڵیان نەبن سوپا بە تەنیایی چی پێ دەکرێت؟ خەڵکی ئێران کۆمەڵێک داربەدەستیان ناوێت، یعنی سوپا بەڕواڵەتی ئێستایەوە هیچ شانسێکی بۆ سەرکەوتن نییە. بە باوەڕی چاودێران تایبەتمەندی سیاست لە ئێراندا بەراوردکردنیەوە زۆر دژوار دەکات کە لە کۆتاییدا کۆماری ئیسلامی دەتوانێت ناڕزایەتیەکان لە ئێران کۆنتترۆل بکات یان دەبێت چاوەڕوانی گۆڕانکاریی گەورە لە ئێران بکەین. شاهد عەلەوی دەنگی ئەمریکا. وەزیری بەرگری ئەمریکا جیم ماتز ڕۆژی پێنجشەمە ڕایگەیاند هێزی ئۆپراسیۆنی تایبەتی فەڕەنسی لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا گەیشتە سووریا بۆ هاوکاریکردنی پەرەپێدانی هەوڵەکان بە ڕێبەرایەتی ئەمریکا دژ بە داعش. لە میانی لێدوانێکیدا بۆ یاسادانەران لە واشنگتن ماتس وەڵامی ئەو پرسیارەی دایەوە لەسەر ئەوەی ئایا ئەمریکا بەرنامەی کشانەوەی لە سووریا هەیە وەکو چۆن سەرۆک ترامپ ڕایگەیاندووە. ماتس بە کۆمیتەی کاروباری لەشکری سیناتی گوت لە ئێستادا ئێمە ناکشینەوە لە ماوەی داهاتوودا ڕێکخستنەوەی هێزەکان و زیادبوونی ئۆپراسیۆنەکان لە دیوی عێراقیش دەبینن. وڵات و ڕێخستین جیهانی سۆزین 4 ملیار و 400 میلیۆن دۆلاران داینە ji بۆ ئالیکاریە مرۆڤانی ji سووریە ڕا و ji بۆ هەوڵدانن یان jî ئالیکاریە حەواندنە پەنابەران لە 2010 ئەفسۆس لە کۆنفرانسێکی نەتەوەی گرتی لە برۆکسلێ هاتبوو دان. هاوکات کاربەدەستێکی نەتەوەیە گرتوەکان بۆ کاروباری مرۆڤایەتی بە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتوەکانی گوت زیادبوونی هێرشەکان بۆ سەر سیڤیلەکان لە سووریا قەیرانێکی تری مرۆڤایەتی دەخڵقێنێت. شەڕی سووریا چوەتە ساڵی هەشتەمینیەوە و لەوە ناچێت کۆتایی پێبێت تا دێت ژمارەی قوربانیە سیڤیلەکانیش زیاد دەبێت. هێرشکردنە سەر هاوڵاتیان و ژێرخانی سیڤیل گەیشتۆتە هەرە ئاستی بەرزی لەوەتای ئەو شەڕە دەستی پێکردووە. نەتەوەیە گرتوەکان لە سەرەتای سێمانجی ئەم ساڵدا 72 هێرشی تۆمارکردوون بۆ سەردام و دەستگا تەندروستیەکان کراون بە بەراورد بە 112 لە تێکڕای ساڵی پاردا. ئەرسولا میولەر کاربەدەستی کاروباری مرۆیی نەتەوەیە گرتوەکان داوای لە ئەندامانی ئەنجومەن کرد کاری زیاتر بکەن بۆ پاراستنی سیڤیلەکانی سووریا. پێویستە سیڤیلەکان بپارێزرێن لە ڕێی چاودێریی بەردەوام لە پێنا و ڕزگارکردنی خۆیان و ئەو ژێرخانەی پشتی پێدەبەستن. بە تایبەتی دەبێت هێرشکردنە سەر نەخۆشخانەکان ڕابوەستێت. پێویستە بریندار و نەخۆشەکان توانای چارەسەر و خزمەتی پێویستیان هەبێت. درندەی هێرشەکانی ئەم دوایەدا بۆ سەر سیڤیلەکان بۆتە هۆی شەپۆلێکی نوێی ئاوارەبوون و قەیرانی کۆچبەری ئالۆستر کردووە. کۆنفرانسی خێرخوازی لە برۆکسل لە ڕۆژی چوارشەمەشدا نەیتوانی بڕی 7 میلیارد دلار کۆ بکاتەوە ئەوەی نەتەوەی گرتوەکان داوای کردبوو بۆ هەڵمەتی بەهاناچوونی مرۆیی ئەمساڵ لە سووریا و وڵاتانی دراوسێ ئەوانەی پەنابەرانیان لە خۆ گرتووە. هێشتا ژمارەیەکی گرنگی خێرخوازان هەڵوێستی خۆیان بۆ دابینکردنی کۆمەکی ساڵی 2010 ڕوون نەکردوتەوە. لەوانە ئەمریکا کە ساڵانە زیاد لە ملیارێک دلار بە شێوەی یارمەتی مرۆیی بۆ سووریا و هەرێمەکە لە ساڵانی ڕابردوودا دابین کردووە. نەتەوەی گرتوەکان دەڵێ 13 میلیۆن سووری پێداویستیان بە یارمەتی مرۆیی هەیە. زیاد لە 5 میلیۆن لە دەرەوەی وڵاتەکەیان ئاوارە بوون.
بەلایەن کەمەوە 450,000 کەس لەو شەڕەدا کوژراون ئەوەی لەوەتەی مانیسەی ساڵی 2011 لە ئاکامی خۆپیشاندانەکانی دژ بە حکوومەتی سەرۆک بەشار الئەسەد هەڵگیرساوە. اوكي خانمين كو دوز لديجي اكتر كوميدية امريكي بالكازبي تماركرين بكيف وبشاهي بيشوازي لبريارة دادقها بنسلفانيا كركو او ببيرزي ودزدريجين سكسي تاوان بارك قربانيين في نافداري كوميدي روندكين خشكية رشتن وشاهي كرن جبو سركتنا دو زاوان بري 16 سالان ورزجوانا باسكتبولي اندريا كاست یەکەم خانم بوو کە دۆزێ لە دژیوی تۆمار بکە و دۆ وێ دادگەه بەر پارێزەرین وی دەبێژن کاسبی ئەکتەری ناودار قوربانیە کەمپێنەکە ناوزڕینیە. ئازادی جلوبەرگ پۆشین لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا زۆر گرنگی پێدەدرێت، بەڵام بیرۆکەی هەندێک کەس بۆ فاشن لەلایەن هەندێکی ترەوە وەکو دژبەژنان لێی دەڕوانرێت. لە یەکەم وتوێژی تەلەڤیزیۆنیدا دیزاینەری جلوبەرگی موسڵمانان ئەوەی ڕوون کردەوە کە بۆچی دیزاینێکی نوێی داناوە. ئەvە خانما لیسا ڤۆگڵە و زێداوەی کاتۆلیکە. ئەو خەڵکە ناوەڕاستە میشیگنە و لەوێرێ وێنەیان دەگرە. برێکا گرتنا وێنەیان باڵاوی کشاندە سەردینی ئیسلامێ پشڕە ئاینە خواگوهۆڕی و دەست بچێکردنا جلوبەرگان کرد و لە بازاران بەدەست نەدکەفتن. لەوێرێ ئەو جلوبەرگên کێری ئافرەتên مسلمان tên nedhatin çêkirin. لیسایê berhemê xwe li gel marka Vrona têkel kir. Ew cilûbergên ku kêr jinên hîcab tên. Ku weblagivîs dibêjinê zerq û berqên diyar. Ji bo berhemê meha pênc em divê xutbê wêneyan bigirîn. Ew ê dukanek li Florîda vekir. Piştî bazarekî mezin pê hez ha ku berhemê wê baş e, hingê kire mexzen. Ew jî bazarê herê mezin û kevn û binavûdeng Macy's ya Amerîkayê, ku marka Vrona li ser sayta xwe difrûşit. Hindek afret hene ku wek min û wek min cilan li ber dikin û nûneratiya Macy's dikin. Lêbelê her kesek li ser vê mijarê neyekiraye. Wekî wê jina li Îranê desmala xwe rakir û hate bendkirin. Yan jî jinên Sûrî ku desmal û burkeyên xwe sotin piştî têkçûna Daişê. Hindek kesan li ser malperê Twitterê daxwaza boykotê kirîne û dibêjin Macy's piştgiriya bindestkirina mafê jinan dike. Lê xanima Lîsa dibêjit ew xizmeta jinên ku dixwazin xwe sitar bikin dikit. Ew tiştên li rojhelata navên diqewmin çi peywendî li gel karê min nînin. Ez bes cûrekê cilûbergan difrûşim. Ev jî derfeteka aboriye bo bazarê Macy's ku li 2 salên borî da 100 bazarên xwe daxistin. Bi giştî xelk nêzîkî $250 milyon li cilûbergên musulmanan xeric dikin. Lê ev mijare bo jinên ku li Îranê perwerde bûne hestiyar e. Bi taybetî bo çalakvana mafê afretan xanima Perwane Husseynî. Li hindek welatên cîhanê wateyeka dî li ser zanîna hicabê heye. Xanima Husseynî dibêjit pêwîst e Macy's helwest hebe li beramber sepandina hîcabê. Lê Macy's neviya li ser vî babetî li gel dengê Amerîka baxibit. Xanima Lîsa Vogel dibêjit ew ê çi bernamenînin dest ji projeya xwe berdit ji ber rexnegiran. Lê merema wê ew e ku projeya xwe berfirhetir bike ji bo bazarên din jî. Eva bûn babetên ku me şay ev ro ji we re amade kin. Heta roja sêşemboyê her şad û bextewar bin û Xuda hafiz. کاتێکی خۆش خواحافظ.